ليتمن الله هذا الأمر أو ليبلغ هذا الأمر ما بلغ الليل والنهار. يعني أو دينا دقات أو شويني كشوروجي بيدقا. شوية شوروجي بيدقا ها همو زەوی جا شوێنێکەیە لە زەوی شەو ڕۆژی پێنەگا بەڵێ هەندێک شوێن دەڵێ 6 مانگ چییە هەر ڕۆژە و دوای 6 مانگ شەوە و میم پێی دەگایە پێی ناگە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی ئەو دینە دەگاتە ئەو شوێنەی کە شەو ڕۆژی پێدەگا یعنی شوێن نامێنێ لەسەر زەوی کە ئیسلام پێنەگا و هەروەها فەرمووی وما يترك الله بيت مدر ولا وبر إلا أدخله الله هذا الدين بعز عزيز أو بذل ذليل. ماڵی هیچ ماڵێکی لە بینا دروستکراو لە خشت و چیمەنتۆ دروستکراو نامێنێ و هیچ ماڵێکی خێمە و ڕۆژماڵیش نامێنێ إلا خوا ئیسلامی دەخاتە ناو هیچ ماڵێک نامێنێ خوا ئیسلامی دەخاتە ناو بعز عزيز أو بذل ذليل. جا بەوەی کە مسلمانان بە عیزەت دەکاو و ئەوانش کە پێیان ناخۆشە خوا زەلیلیان دەکا. باوکێکە بۆ نمونە بۆ خۆی مولحیدێکە وێنەی نییە عەلمانیەکە دەرەجەیەک خاست تەماشا دەکە ئەمە چییە نەمامێکی جوان لە ماڵەکەی سەری هەڵدا مناڵەکەی ئێستا بۆتە موسڵمان ئاهلی مزگەوت ئەمە چییە ئەمە لەکوێ هێنا ئەی نازانی من چیم نازانی من چ مەسئولێکم مەسئولنی مەسئولیت سەرت دای لەبەر ئەوە ئیسلامە دەبێت بێتە ناو ماڵەکەتەوە پێت خۆش بێ پێت خۆش نەبێت وا دەکا وەڵاش نەکەشی بەخوا کاریگەری مناڵەکەی لەسەرە و ئێستا ئەویش دەڵێ پیاوەکە بەخوا ئیسلام حەقە ئیسلام حەقە ئەی ئەو هەموو پۆستی هەیە و نازانم چی هەیە و بابە ئێوە زەرەر لە من دەدەن ئێوە تووشی بەڵام دەکەن لە حیزب بزانرێ مناڵەکانی من وایە فەسڵ دەکرێم یاخوا فەسڵ کرێ نەجاتت دەبێت. بۆیە براکانم بعز عزيز أو بذل ذليل إلا خوای گەورە ئیسلام دەخاتە هەموو ماڵێکەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ولو كره المشركون مشرك بار پێی ناخۆش با هەر شەو ڕۆژ هەوڵدەن با هەر محاولە بکەن واللهی مناڵی عائلەی وا ئێستا ڕوو لە خوایە و ئەهلی دینە کە تەوەقوع ناکەیت هەیەنە بەدزیەوە تەلەفۆن دەکا مامۆستا بەخوا ناوێرم ئەگەر کەس و کارم عائلەمان بزانن خەتەرە بەڵام بەخوا گەیشتینە قەناعەت بەس ئەوە ڕاستە ئەوە دینی حەق هیچی ترنا بۆ خۆ ئاسایی ئێمە نییە برام ئەمە دینەکەیە دینێکی حەقە خوای گەورە دینی حەقی ناردووە هەر کەسێک بە دوای حەقدا بگەڕێ دەبێ ئەو دینە هەڵگرێت مەڵێ